نەوت ئەو کانزایەی کە نەبووەتە مایەی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنها ژیانی بەشێکی زۆری لە بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانی کردووە بە شاهانە و هاوڵاتیان و موچەخۆرانیش لە سایەی ئابووری بەناو سەربەخۆ و هەناردەکردنی نەوتەوە جیرۆدەی دەیان قەیرانی جۆرا و جۆرن. ئەمە لە کاتێکدایە لە بەشێکی زۆری وڵاتانی جیهان هاوشێوەی بەرپرسان نەوت بووەتە مایەی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان. پسپۆڕێکی ئابووری دەڵێت سیاسەتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان چەندین کێشە و گرفتی گەورەی تێدایە. هەر بۆیە هەناردەکردنی نەوت نەبووەتە مایەی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی هەرێم. ئیدارەدانی نەوت و گاز و سیاسەتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان بە شێوازێکی سەرەکی ئەکرێ بڵین پێرفێکت نییە، ئەکرێ بڵین کێشە و کەم و کوڕیتایە، ئەکرێ بڵین لەبەرەوەی کە ئێمە تەجروبەمان نییە، شارەزایی باشمان نییە. ئەمانە لە ڕاستیە هەندێک مەشاکیلی دروست کردووە، چ بۆ ئابوووریەکەمان چ بۆ ئەو گرێبەستانەی کە لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکان کە دێنە هەرێمی کوردستانەوە گرێبەست لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەکەن. ئەتوانین بە شێوازێکی سەرەکی بڵین ئەو کۆنتراکتانی کە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکان لەگەڵ ئەو لایەنانەی کە نەوتیان پێ ئەفرۆشێت لە ڕاستیە زۆرینەی لە بەرژەوەندی لایەنی دووەمە، زۆرینەی لە بەرژەوەندی ئەو لایەنانەیە کە نەوتەکەی ئێمە ئینتاجەکەن، کە نەوتەکەی ئێمە ئاکڕن، کە نەوتەکەی ئێمەش هەناردا ئاکەن. سەبارەت بە داهاتەکانی بەرهەمهێنانی نەوت لە پەراوێزی ڕێککەوتنی هەردوو حکوومەتی ناوەند و هەرێمدا مامۆستایەکی زانکۆ باس لەوە دەکات یەکێک لە کێشە سەرەکیەکانی داهاتی نەوتی لە هەرێم ئەوەیە بەراورد بە عێراق و وڵاتانی دیکەی بەرهەمهێنەری نەوت هەرێمی کوردستان هەموو کات نەوتی بە هەرزانتر فرۆشتووە. من تەسەورم وایە یەکێک لە پایە سەرەکیەکان یاخودێکی لە کێشە سەرەکیەکان لە نێوان هەردوو حکوومەتایەکێکیان نەوتە. نەوت یەکێکە لەو کێشانە کە کەوتە تۆپی کێشەکانەوە. لەم نزیک بوونەوەیە سوودی ئەبێ. سوودێکی ئەوەیە چۆن ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان دامێکی معنەوی دەست ئەکەوێ بۆ فرۆشتنی نەوتەکەی، بۆ بەناڕاستە و خۆیی یاعترافکردنە بەو ئەقدانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی لەلایەن عێراقەوە لەگەڵ کۆمپانیا بیانەکانە کە هاتنەتە کوردستانەوە. یەکی لە کێشە گەورەکانی کەیسی نەوت و گازی کوردستان ئەوەیە مەسەلەن نەوتەکەی هەرزانتر لە نەوتی دەوروبەر فرۆشتووە، ڕێژەی هەرزانەکە مەسەلەن جیاوازەکەش زۆرە. هەرێمی کوردستان خاوەن یەدەجێکی زۆرە لە نەوت و گازی سروشتی. با پێوانەی پسپۆڕانی بوارەکە بێت هەرێمی کوردستان بە شەشەمین وڵات لە یەدەجی نەوتی لە جیهاندا دادەنرێت. دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان لە ناوڕاستی ساڵی 2007دا دەستی پێکرد. هەر لەو ساڵەدا هەرێمی کوردستان داوای لە چەندین کۆمپانیا کرد و بەرهێنان بکەن لە 40 کێڵگەی نەوتی نوێدا کە لەو ساڵەدا دۆزرابوونەوە. پاش ئەو ماوە دوور و درێژش بەهۆی ناڕوونی لە سیاسەتی نەوت و هەرزان فرۆشکردنی نەوتی هەرێمی کوردستان تا ئێستش نەوت نەبووە بە مایەی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام.